بچاپم نەکەیانون ئامادە بەچاپن دوێنێ قسەیەکمان لێ کرد دوێنێ قسەیەکمان لێ کردووە باسی کەسایەتێکی نیشتیمان پەرۆرە بۆ بکەم ئەم پۆستەرانی لە پشتەوەی بینی پۆستەری شاعران و نووسەران و ناوداران و تا شاعیرەکانی ڕۆژهەڵاتی پۆشتانی زۆر هەیە و هەمووی ئەم کەسایەتێکی نیشتیمانیە کە سەرۆکی دامەزراوەی کەریمی ئەلەکەیە بە ناوی دکتۆر تاها ڕەسوڵ ئەتوانم بڵم بەقەدەر وەزارەتی ڕۆشنبیری لەسەر ئەرچی خۆی بەس کتێب و نامیلکەی شعری بۆ شاعیرەکان لەسەر ئەرچی خۆی چاپ کردووە چەندین کتێب چەندین کۆر چەند جار یارمەتی ئەم دەستگای میدیاییەوە چەندین دەستگای میدیای تر بۆ یادەکان بۆ بۆنەکان بۆ نەورۆز بۆ یادی سلێمانی بۆ هەرچی بۆنەکانە بۆ کاری خێرخوازی ئەم دکتۆر تاها ڕەسوڵی منەمانەوە دکتۆری ئاوادانی بۆچی ئاوادانی ئەدەب و ئەدەبیات و شعر یعنی ئەگەر بڵم لە هەزاران کتێب تێپەڕێوە کە چاپی کردووە بە نسبەتی ئەم پۆستەرانە کە لێرە بینی و دیاری ئەوە ئەمە ناوی پرۆژەی 1 ملیۆن پۆستەری 1 ملیۆن پۆستەری چاپ کردو لەسەر ئەرچی خۆی ئەمە دابەشەکە بەسەر قوتابخانەکانە بەسەر باخچەی سەوانی مناڵانە هەڵە بۆی هەر لە مناڵیەوە کە ئەوەسەی پۆستەرەکە کە بزانێ ئەمە پیرەمێردی شاعیرە ئەمە خای سەرکار ئەمە ناسری ڕەزازیە ئەویان کەریم کابان ئەمە فڵان شاعیرەوە ئەو فەتانی وەلیدیاڵە بێ مناڵ کە گۆش بووە لە سەرەتایی و بزانێ چێ هەبووە ئەوە هێدی شاعیرێکە خۆ دەزانی ئەم پیاوە نیشتیمان پەروەرە دڵنیا بە زۆر سوودی هەبوو بۆ شعر و ئەدەبیات و من سپاس یەکەم لای خۆم منیش هەر لێرە و زۆر سپاس یەکەم بەش بە حاڵی خۆم لێرە و مەمنونیم تەشەکوری لێ یەکەم ئەو هەساوە بۆ زەحمەتە زۆرە معنای ئەوەیە ئەو ئینسانە گەورەی خۆی بەجێهانیوە ئەرچێکی نیشتیمانی بەرامبەری نەتەوەکەی پیاوێکیەوە دەسۆزە ئەڵێ لەم بارودۆخەیە کە کوردستان زۆر لە قەیرانشی گەورەیە نابێ ئەدەب و هونەرەکەی بوەستێت زۆر ڕاستە یعنی ئەو سەرمایەدارێکی نیشتیمانە سەرمایەکەی خاتە خزمەتی ئەدەب و هونەرەوە باوەڕەکەی سەدان پەیکەری دروست کرد سەدان پەیکەر بۆ هونەرمەندان و بۆ شاعیران و بۆ ناوداران یەکێکی وەکو مامۆساخانی کە وەختێک فەوتی کردیسە قەبرەکەی لە لەنگەدەیە کە مرد 350 پلسی لە گیرفانی ئابوو ئیسە دیوانە ئەسلیەکەی ئەو هەر دەست ناکەوێت بە هیچ قیمەتێکیش ئەو نە بە نرخە جا لێرە سەروەت و سەرمایەی ئەم دەورانی ئائیسە و دەورانی زوویش لە پارە تەواو نابێ لە بەرهەمێکە تەواو بێت کە لە ئاخریە بمێنێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە ناوە ناوی ناوەکە ئەمێنێ شعرەکەی لەو باوەڵەوەی کە ئەمێنێت تەنها ناوە بۆ نمونە ئەوی کە ماوەتەوە سەیری ئەو هونەرمەندانە هەرگیز ناوێنن ئەو شاعیرە گەورانە ئەو کەسە ناودارانە خاڵ عوسمان جا من هێدیە دی من بە پارچە